بەر لە بەڕێکەوتن بەرە وڵاتی ئێران لە دەواازەی نێودەوڵەتی حاجی ئۆمەران لە کۆبوونەوەدان. پارێزگاری هەولێر سلێمانی هەڵەبجە و دهۆک لەگەڵ سەرپەرشتیاری ئیدارە سربەخۆکانی ڕاپەڕین گەرمیان و سۆران لەسەر داوای فەرمی کۆماری ئیسلامی ئێران سەردانی ئەو وڵاتە دەکەن. بەر لە بەڕێکەوتنیان ئامانجی سەردانەکەیان خستە ڕوو. چەند کۆبوونەوەیەکی گرنگ لەگەڵ پارێزگارەکانی سنە کرماشان و ورمێ و هەروەها شاندێکیش کە لە تارانەوە دێتن کە بەڕێز جێگری وەزیری دەرەوەی کۆماری ئیسلامی ئێران بۆ کاروباری بازرگانی و شاندی یاوەری دەبێتن. چەند کۆبوونەوە و گفتوگۆیەک لە پێناو بەرەو پێشەبردننی پەیوەندیەکانی نێوان هەرێمی کوردستان لە هەموو ڕێکەوە بە تایبەتی لە ڕووی جوولەی بازرگانی. نزیکەی 10 ساڵ لەمەوبەر شاندێکی فەرمی حکوومەتی هەرێمی کوردستان و کۆماری ئیسلامی ئێران بۆ کردنەوەی دەواازەیەکی دیکەی سنووری سەردانی چێلەشینیان کرد لە قەزای سیدەکانی ئیداری سربەخۆی سۆران. لەم سەردانەی شاندی هەرێمی کوردستانیش ئەم پرسەش دەبێتە بەشێکی گفتوگۆکانیان. کردنەوەی دەواازەیەکی دیکە ئاستی جمزۆلی بازرگانی لە نێوان ئەم دوو هەرێمی کوردستان و وڵاتی ئێران بەرز دەکاتەوە و پێشتریش گفتوگۆ زۆر باسی لەسەرکراوە دەواازەی چێلەشین بووە. بەدڵنیایەوە ئەم لەم سەردانشدا لەگەڵ لایەنی ئێرانی باسی ئەوە دەکەین کە کار لەسەر میکانیزمی چۆنەتی بکردنەوەی ئەم دەواازەیە بکەین. یەکێک لە کێشە گرنگ کێشانی کە لەم کردن ئەم دەواازە هەیە بابەتە ئەمنیەکانە کە دەمانەوێتن ئەمڕۆکە لەگەڵ لایەنی ئێرانی لەم سەردانەدا لەگەڵ لایەنی ئێرانی تاوتوی بکەین. لە دوای ڕاپەڕینی ساڵی 1991 باشووری کوردستان بە شێوەیەکی فراوان ئاڵوگۆڕی بازرگانی و گەشتیاری لە دەواازە سنووریەکان بە تایبەت لە سنووری پارێزگاکانی هەولێر، سلێمانی و هەڵەبجە لە نێوان هەرێمی کوردستان و ئێران لە گەشە سەندندایە. 32 ساڵە ئەم شێوازە ئاڵوگۆڕی بازرگانی و گەشتیاری لە نێوان هەرێمی کوردستان و کۆماری ئیسلامی ئێران بەردەوامە. بەڵام ئێران خواستێتی ئاڵوگۆڕە بازرگانیەکان و تەنانەت گەشتیاریەکانیش لەگەڵ هەرێمی کوردستان لە دەواازە سنووریەکان زیاتر پەرە پێ بدات. تەیفور محەممەد، کوردستان 24، دەواازەی نێودەوڵەتی حاجی ئۆمەران.